لە سەروبەندی جەنگی سەر کەتی غەزەدا تیمەکانی بەرگری شارستانی لە کەرتەکە بەردەوام بوون لە ئەرکەکانیان و لایەنێکی قوربانیدەری گەورە بوون لەو شەڕە بەهۆی ئەوەی زۆر جار بە مەبەست کراونەتە ئامانج. نەبوونی پێداویستیش زیاتر ئەرکی قورس کردوون بۆ دەرهێنانی تەرمی شەیدەکان و پاکردنەوەی ڕێگا و بانەکان. توقف خدمات الدفاع المدني في قطاع غزة سيكون له انعكاسات خطيرة جدا. ڕاوەستانی کارەکانی بەرگری شارستانی لێکەوتەی زۆر مەترسیداری دەبێت لە ڕۆژانی داهاتوودا ئەگەر قەواری زایۆنی ڕێگە بەهاتنە ناوەی ئامێر و سوتەمەنی و پێداویستیەکانی بەرگری شارستانی نەدات کەوا دەکات کارەسات ڕووبدات. ئێمە بەردەوام شایدی بردومانی ماڵان و خەڵکی بە کۆمەڵ دەبین و ئێمە وەک تیمەکانی بەرگری شارستانی ناتوانین بەیانایەنەوە بچین و ئاوکاریان بکەین بەهۆی لە دەستدانی زۆرێک لە ئۆتۆمبیلەکان، چونکە زۆرێک لە ئۆتۆمبیلەکان پێویستیان بە نۆژەنکردنەوە و پارچەیە، بەڵام پارچە لە ناو بازاردا دەست ناکەوێت. بەپێی ئامارەکان زیاتر لە 100 ئەندامی تیمەکانی بەرگری شارستانی بەهۆی بە ئامانجگرتنیان لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکانیاندا شەهید بوون و سەدانی دیکەشان بریندار بوون، 21 کەسیشان دەستگیر کراون. هەروەها بەهۆی زیاتر لە 1,500,000 دۆلار زیان بەر پێداویستی و فەرمانگەکانیان کەوتووە. الدفاع المدني في المحافظة الوسطى فقد نحو بەرگری شارستانی لە پارێزگای ناوەڕاست 22 شەیدیداوە و نزیکەی 40 کەس بریندار بوون. لە کاتی ئەم جەنگەدا 3 ئۆتۆمبیلمان بە ئامانج گیراوە و بارەگاکەمان بردومان کراوە. ئێستاش بەرگری شارستانی گرفتی زۆری لە بەردەمدایە بەهۆی نەبوونی ئامێر و پێداویستی قورس، وەک شۆفڵ و حەفارە بۆ دەرێنانی تەرمەکان لە ژێر داروپەردووی خانووەکاندا کە بەهۆی نەبوونی پێداویستی و فرێ ڕزگارکردنی زۆرێک لە بریندارەکان نەکەوتوین. دوای ڕاگررتنی جەنگی سەر غەزەش سەرەڕای ئەوەی بڕیار بوو پێداویستی تەواو بۆ پاکردنەوەی کەتی غەزە بچێتە ناوەوە، بەڵام قەوارەی زایۆنی بە شێوەیەکی کەم ڕێگە بە چوونە ناوەوەی پێداویستی و هاوکاریە مرۆیەکان دەدات و ڕێگە نادات کەرەستەی پێویست و سوتەمەنی بچێتە ناو کەرتەکە. لەگەڵ ئەوەی تا ئێستاش ڕێگەی نەداوە دەواازەی ڕەفەح لە نێوان میسر و کەرتی غەزە بکرێتەوە.